وەکو ئەوانەی کە پێیان وایە شریعەتی خوا لە ڕێی پەرلەمانی مشریکانەوە ئەچەسپێ، یانە و کەسەی کە ئەڵێ لەبەر نەتوانین و بێدەسەڵاتیمان ناتوانین شۆڕشیان لە دژ بەرپا بکەین و ئیتر ئەڵێ وا باشە کە شۆڕش نەکەین و هیچ نەکەین. باشە کە ناتوانی شۆڕش بکەی، خۆتوانی هیجرەت بکەی، خۆتوانی بەشداری پەرلەمان و حکوومەتەکەیان نەکەی، خۆتوانی بەشداری نەکەی لەو مناقەشانەیە کە ئەزانی ئەمە یاسایە کە پێوترە دژە تیرۆر، یاسایە کە پێرن جێندەر، یعنی دوو لە ڕێپەرژینێکی قایم بێ، یعنی قوندان. باشە ئەم قانونانە خۆ تۆ توانی لی بیتە دەرێ، چ جای وەڵام مناقەشەیەکەین. ئەسڵەن ئەمانە بە یاساکردنیان خۆی کوفرێکی بەواح و ئاشکرایە. کابرا بڕوا بەشداری پەرلەمانەکەی کردووە، بەشداری مناقەشە یاسا و ڕێساکانی تیا کردوون، ئەوە بەڕاستی مسلمان نایکە. بەشدار بوون لەوێ یعنی ڕازی بوون بەو وەزعی کە هەیە، کە ئەوەش زۆر خەترە. یەکێک لەوانە ئەوەیە کە سەروەرەتی وەلەو ئیدعاش بێت، سەروەرەتی و دەسەڵاتی باڵا لە دیموکراسیا و دراوەتە دەستگەل کە درۆژەکەن. ئەوەی کە لی بێ ئاگایە گەلەکەیە. لە پەرلەمانە و قانونانەی کە دەرەچن پێشتر مەکتەب سیاسی مناقەشەی کردووە لە هەر یەکە لە حیزبی خۆی، و لە ناو مەکتەب سیاسی پارتی شەیان هیەکێتی شەتەوە گەڕاوەتەوە لای سەرۆکی حیزبەکە. سەرۆکی حیزبەکە هەمویان ئەم قانونیان جوویوە، دوای خستویانەتە دەمی ئەندام پەرلەمانەکان و توانە لەوێ بیتفێننەوە، لەوێ بیکەن بە قانون و بیشەرعێنن. کاتێک کە ئەمە دەرەچێ و دوای ئەڵەن وڵا بە زۆرینەی دەنگ شەرعەتی پیا کرد، بە زۆرینەی دەنگ قانونی جێندەر چۆنە بچەسبێ، یا هەر قانونێکی تر کە مخالیف بە شریعەتی خوای پەروەردگار. تۆی مسلمانیش لە ناو ئەم پەرلەمانەیە تو وەڵاڵی مناقەشەمان لەسەری کرد، بەڵام تۆ خۆشە دەزانی بە هەر سێ حیزبە ئیسلامیەکە 16 کەسن، 16 کەسن و نەشتوانتیانوی لەگەڵ گۆڕانە ببنە یەک بەرنامە بۆ گۆڕانکاری لە موچەی خەڵکە لە نان و ئەمانەکەیە، نەک لە لایەنی فکریشەوە. لەوەرەوە ئینسانی مسلمانە بێت لەم نقطانە زۆر ئاگادار بێت. دوای خوای گەورەکە فەرمێ وەلا یەتەخیذ بعضنا بعضا ئەربابا من دون الله. ئێبرا ئەم ئەربابە خۆ ئەوە نییە بڵێ وەڵا ئەمە مەسعود بەرزانی خوامانە، هەرچەنە خەڵکێکیش هەیە واڵێ وا دابنێ بڵێ وەڵا ڕئیسی پەرلەمان خوامانەیە، ئەم ڕئیسی حیزبە خوامانە، وەڵای تر ئێمە سوژدەی بۆ بین و نوێژەکانمان بۆ ئەوەکەین و ئەم جۆرەشتانەوە خەڵکێکی سەرسەریەیکە. بەڵام ئەمە لە ئیشی عەمەلیە ئەوەیە کە هەر وەکو ئەم ئاەتە هاتە خوارەوە کە وەختی عەدی کوڕی حاتەم بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە عەرزی کرد ئەی پێغەمبەری خوا خۆ ئەوانە قەشە و مالم و پیاوە دینیەکانی خوان لە جێی خوا دانە نابوون، خۆ عیبادەتیان بۆ نەئەکردن. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی مەگەر حەڵاڵیان بۆ حەرام نەئەکردن و حەرامیان بۆ حەڵاڵ نەئەکردن و ئەوانی شوێنیان نەکەوتن؟ قالە بەلا، عەرزی کرد بەڵێ وایە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی تیلکە عیبادەتوهم ئیاهم، عیبادەتکردنەکە ئەمەیە. ئاوا دایان ناون بە ئەربابن من دون الله. ئەشێ ئەم ئەندام پەرلەمانانش ببنەوە بە ئەرباب من دون الله، لەبەرەوە کە ئاوا یاسا و ڕێسایەکی کوفریندا ئەڕێژن. خۆ گاڵتەکردن بە ئاەتەکە لە پەرلەمانە کە ئەبرایکی ئەندام پەرلەمان ئەوەندە جێل نییە هەستێتەوە گاڵتەی بە ئاەتێک بێ، یا بڵێ وەڵا ئەمە گایەتەوە ئاەتێکەوە با بۆتان بژێڕنەوە خواوەکو نوکتە، هەرچەنە ئەشێشتی واش بکەن، بەڵام على الأقل لەبەر ردود فعلی خەڵکی یا لەبەر محاسبەی حیزبەکەی خۆی ئەمە ناکە. بەڵام بە عەمەلی ئەوەیە کە ئەم ئاەتە برامە هی زمانی کۆنەوە حکامێکی قەدیمە و ئەمە بێ بخرێتە لاوە من برا ئێستا بێ خەڵک چاوکراوە بێ و بێ بزانانی ئەمە مافی خۆیەتی، ئەمە قوونەدا یا ئەیکا مافی خۆیەتی ئەمە. بەڵام تۆ بێ لە وڵاتێکی مسلمانە ئەمەی بۆ بکەی بە قانون و دەستی بۆ هەڵببڕی و بەشدار بیتایە بێەوە بزانی کە ئەم قانونە مخالیفانە. طبعا ئەمە خەڵکێکەسە زۆر پێی گەورەیە لەبەرەوەی پێچەوانەی دابوو ڕەوشتی کورد و قیەمی کوردیە، بەڵام قانونەکانی تر فەرقیان چییە؟ قانونی زەراعەت فەرقی چییە گەر مخالیفە ئیسلام و لەگەڵ جێندەرە؟ قانونی دژە تیرۆر فەرقی چییە لەگەڵ جێندەرە؟ هەمویان هەر جێندەربازین، هەمویان هەر مخالیف بە شریعەتی ئیسلامن. بۆیە خوای گەورە فەرمێ فەلا تەقعودوا معهم، مادام ئەمانە گاڵتەیان بە دینەکەی خوا کردووە لەگەڵیان دامەنیشن حتا یەخوضوا فی حەدیث غەیرە،
غيره تا باسەکە گۆڕن ئەنجا ئەفەرمێ ئینەکم ئیدە مثلهم ئەجنا ئێوەش وەکو ئەوان هەژمارەکرێن ئەگەر کەسێک بۆ هاودەنگیان و ئامادەی کافربوونیان بوو ئەوە ئەویش وەکو ئەوانە بێ یعنی نەک بۆ ئەوەندەی کە بڵێن هەر مجرد بە ئامادە بوونەکە چونکە ئەشێ ئامادەیە کابرا لێوە نەسیحەتیانەکە و ئەشێ دژیانە وەستێتەوە بەڵام ڕازی بوون بە ئەحکامەکان کە دەریەکە بۆیە یعنی لەمەش خاڵێکی حساسە یعنی وا نەزانین ئەوەی کە چۆتە بووە بە ئەندام پەرلەمان پێی کافر بوو بە خودی چوونە پەرلەمانەکەی کافر نابێت بە ڕازی بوونی بە بەشداربوونی لە داڕشتنی قانونێکی کوفرینە کافرە بێت